ايش بو خواي گەورە خۆشەویستەکانم نوێژ طبعا نوێژ گرنگترین پایەکانی ئیسلامە دوای شایەتمان حتى علەمایان وتویانە ئەوەی باوەڕی بە نوێژ نوێ کافرە متفق علي لەسەر هەرچی علەمای ئیسلامە متفقن ئەوەی باوەڕی بە نوێژ نوێ کافرە و زۆرینەی علەمایانیش وتویانە ئەوەیشی نوێژ نەکا ئیمانەکەی لەقە باوەڕیشی پێی هەبێ ئیمانەکەی لەقە ها لە گوناحی زۆر زۆر گەورەیە ئەژێ یعنی کۆمەڵێکیان وتویانە کافریشە کۆمەڵێکیان وتویانە کافریشە بەڵام ئێمە زۆر ناڕۆینە باس ئەو مەوزوعە بەس ئەوەنە بزانن نوێژ زۆر گرنگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پەیمانی بینی ئێمە و کافر نوێژە هەر کەسێک العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر خوا پەنامان بدە ئیتر نوێژ نەکردن زۆر خەتەرە بەڕاستی نوێژ لەبەر گرنگیەکەی لە هەموو عیبادەتەکانتر زیاتر تاکید لەسەر کردنی کراوە بۆیە من حەزەکەم نوێژ بە عەمەلی لەبەر چاوتانە نوێژ بکەم لەبەر ئەوەی زۆربەی خەڵ لە نوێژە غەڵەتەکە خۆشەویستەکانم نوێژ پێشە ئەبێ دەستنوێژێکی جوانی بۆ بگری و ئەبێ لەشتیش پاک بێ ئەگەر لەشت گران بێ ئەوە ئەبێت خۆت بشۆری ئەگەر ئاوت دەستکەوت ئەگەر ئاوت دەست نەکەوت یان نەخۆش بووی نەتوانی ئاو بەکاربێری ئەبێت تەیەمموم بکەی ئەوە لەسەر قسەی برای بەڕێزمان ناوی خزمەتت کاک بەهجەت لەسەر قسەی کاک بەهجەت بە ئیزنی خوای گەورە باسی تەیەمموم و غوسلەکە ئێلینە شەوی 26 یعنی سبەی نا دوو سبەی ئێستا بەس بۆ دەستنوێژەکە بزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستنوێژی بەم شێوە گرتووە سێ جار طبعا نیەتی دەستنوێژ ئەهێنی لە ناو دڵتۆ پێویست وە دەم ناکا بێژیتی لە ناو دڵتەوە سێ جار دەستە شۆری بە تایبەت ئاوا بینی پەنجەکانی پێ دەست و ئەمانە زۆر تەکیدی لێکەی دوای سێ جارەکە ئاو هەڵەدەیتە دەمت سێ جار طبعا یەک جاریش ئەبێ خۆی یەک جار فەرزە سێ جارەکە سونەتە ئاو هەڵەدەیتە دەمت بە دەستی ڕاست سێ جار و هەڵیش دەیتە لوتت طبعا لە دەمت و دەریەکەیتەوە غەرغەرەشەکەی لەگەڵیا لوتش و ئاویش هەڵەدەیتە لوت و تۆزی هەڵێ مەژیت و دوایەوە دەریەکەیتەوە ئەیشتوانی هەر بە یەک گوێل ئاو هەڵدێتە دەم و لوتیشە ئەویش لە سونەتە هاتووە مهم سێ جار ئاو هەڵەدێتە دەم تا و دەریەکەیتەوە ئاو هەڵەدەیتە لوت تا و دەریەکەیتەوە دوایەوە ئەمجا دەم چاوتیش ئەشۆی ئاوەکە دەیتە دەم چاوتە لە ئەلەیرەوە کە توک دەرەچێگە حتا سەرتیش يعني قشتیش نەمابێ ئەلەیرەوە ئەبێ بیشۆری حتا ئەیرە ئەبێ ئەوەنەی دەم چاوت بشۆری بە کاملی ئەگەر ڕیشت هەبوو ئەوەی فەرزە بانی ڕیشەکە ئاوە ئاوی پیا بکەی ئەگەر دەستخەیتە ناوی سونەت يعني ئەمری پێکراوە لەلایەن پێغەمبەری صلی الله علیه وسلم ئینسان پەنجە بخاتە ناوی بەس مەرج نییە ناو ڕیشت هەر هەمووی تەڕ بێ ئەوە مەرج نییە هەنێ کەس ئەڵێ کاکە ئەمە دەستنوێژی دروست نییە لەبەر ئەوەی بۆ غوسل بەڵێ بۆ غوسل گەرێ هەموو ناو ڕیشت تەڕ بێ بەس بۆ دەستنوێژ تەنها دەموچاوت و بانی ڕیشت ئەمجا دوای ئەوە دەمچاوت شۆرد ئەمجا باڵیشت ئەشۆری قورناسکتیش لەگەڵیا طبعا قورناسکتیش لەگەڵیا باڵت بە جوانی ئەدێتە بەر ئاوەکە سێ جار ئەم باڵەکەی ترت ئەمجا باڵی چەپت سێ جار دوای ئەوە ئەمجا مەسحی سەرتەکەی دەست ئەدێتە بەر ئاوەکە مەسحی سەرتەکەی دەست دەبێتە پشتی سەرت و ئەیهێنیتەوە ئەمەش یەک جار و دوای ئەوە ناو گوێچکتیش ئاوا پەنجە ئەخەیتە ناو گوێچکت پەنجەی شایەتمان ئەم پەنجە هەردوو پەنجەکەت دەستی ڕاست و چەپت دوای ئەوە بەم پەنجەکەی تر شەوا ئیمزای پێەکەی ئەخەیتە پشتی گوێچکت ئابە و شێوازە ئیتر دوای ئەوە پای ڕاست ئەشۆری سێ جار و پای چەپتیش ئەشۆری سێ جار بە تایبەت ئەو شوێنانەی کە تۆزە تەڕ نابن وەکو بەینی پەنجەکانت و قاپەڕەقەت و ئەمانە زۆر جار تەڕ نابن گەیە تۆزێ زیاد دەستی بیابێری دوای ئەوە ئەمجا ئەڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله وأمجا دوور کات نوێژی دەستنوێژەکەی ئەگەر مەجالت هەبێ و ئەمانە ئەمە دەستنوێژی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیتر ئەچیتە سەر بەرماڵ طبعا
من باسی نوێژی جەماعەت ناکەم ئیسە باسی نوێژی تاکەکەم دوایی ئینشاءالله لە هەر کاتێکا مەجال بوو پرسیارێکتانە بوو لەسەر مەسەلەی جەماعەتیش قەیچێکە لە خزمەتتانە بوو کە دەست ئەەکەی بە نوێژ ئەبێ نیەتی نوێژت هەبێ ئەبێ نیەتی نوێژت هەبێ دەست ئابەم شێوازە ڕوویەکەیتە قیبلە طبعا ئێستا من ڕووما لە ئێوە کە ئەنە وا داینەن من ڕۆم لە قیبلە کردووە ئێستا وا داینەن من ڕووم لە قیبلە کردووە ئەم دەستە ئاوە ناو لەپت طبعا بەقەدەر شانت یان بینی شان و گوێچکت پەنجەکانت بگاتە ئەوێ ئاوا دەست بەرزەکەتەوە الله ئەکبەر ئەڵێ الله ئەکبەر دوای ئەوە دەست ئەگری طبعا ئەمەم شێوازە جنابتان دیارە لێتان و ئێستا بەم شێوازە ئێستا هەڵسمەپا دەنگم دەرناچێ ئەگینا هەڵسمەپا بۆەوەی باش دیار بێ تۆ دەستت گرتووە ئەبەم شێوازە وتمان ئاواکەی ئەڵێ الله ئەکبەر طبعا نیەتەکە زۆر زەرورە لەناو دڵ تۆ نیەتی نوێژی چیەکەی نوێژی سونەتە دوو ڕکات سونەتەکەم نوێژی نیمەڕۆیە 4 ڕکات نوێژی نیمەڕۆ فەرزی نیمەڕۆ ئەداکەم بۆ خوای تەعالی طبعا ئەمە لەناو دڵ تۆ هیچ زمانی ناگەرەکە خۆسوەسەوەمانە بە خۆت دروست مەکە بەس قەزدم بۆ ئەوەی بیتێتە دڵتە کە تۆ نوێژەکەی یعنی ئەمە زەرورە بیتێتە دڵتە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت نەبیسراوە بەدەم بێژێ من 4 ڕکات نوێژ ئەەکەم بۆ خوای تەعالی ئەمە زەرور نییە یعنی مهمەوەیە تۆ نیەتەکەت ئەوە بێ کاتێ دەست بە نوێژەکەی نیەتەکەت ئەوە بێ کاتێ دەست دوالێکت ئەو نیەتت هەبێ ئەڵێ الله ئەکبەر دوای ئەوە دەستی ڕاست ئەخەیتە سەر دەستی چەپت طبعا لەسەر مەسەلەی ئەوەی لەکوێ دەستت دائەنەی مهم ئەوەیە تو دەستی ڕاست بخەیتە سەر دەستی چەپ ئاوا بیگرە مەچەکت بگرە یان ئاوا بیگرە کێشە نییە ئاوا بێ یان ئاوا بێ مهم ئەوەیە بیگری ئیتر لەیرە بگریتی ئەمە لە حەدیثە هاتووە و مەذهبی کۆمەڵێکە لە عولەما لەیرەشە بیگری هەر حەدیثی لەسەر هاتووە مەذهبی کۆمەڵێکی ترە و حتى هەندێک لە عولەماش لەیرە ئەیگرن هەتی هەندێک لە عولەما لەیرە ئەیگرن والمەذهبیشمان هەیە نایگرێ مەذهبی ئیمامی مالکمان هەیە نایگرێ شیعە نا ئەم مەذهبی سونی دەست ناگرن من لە فەیسبووکەکەم شتێکم بڵاوە کردبووە نوێژێکی زۆر بەرنوێژێکی زۆر خۆشی جەزائیر جا جەزائیر لەسەر زۆرینیان لەسەر مەذهبی مالکن ئەو خەڵکە ئیتر هیچی نەبینی و نەدەنگ خۆشەکە نە قورئانەکە نە تەراویح ئەوان طبعا شیعە تەراویحی نییە ئەیان چۆن هیچ شیعە دابەزانم بابەگی ئەمە شیعە نییە ئەمە سونیە مەذهب ئیمام مالکە شیعە تەراویحیان نییە ئەوان ئەڵێن تەراویح بیدعەی ئیمامی عومەرە نایکەن ئەوان تەراویح ناکەن کەوابوو دەستگردن خۆی ئەوەی کە حەدیثەکە لای من زۆر صحیحە دەستگردن لەسەرەوەی ناوک يعني أما لا من صحيحة بلام لا من حساونية المهم يعني إما هر شوار رأيك كمان هي وش يشيك نابي أما دس لكام يعني بقري براسي علماء بك يشيان نزانيوه يعني هل لنا أهل السنة جماعان لك يسو لقديم شاء أم خلافها بوا إمام أحمد سير روايتي لسر مشكلة من أولنية زورش ما يكن بق جوري ما كانوا أول دسك لك بقري من خم أوا يقرن بلام شون إيوا يقرن أو يشيك نية أما فرض لفرض كان يبيجي أجر وانا يقري نجكت بطالة دعاء وك طبعا دست قرد أم جاد سكي بدعاء استفتاح أخواني أجر بزانيتي أجر نيشي زاني من زول لسري نارم نبروي ضروري سبع أساني لبرناكري أعوذ بالله من الشيطان الرجيم كي علي بسم الله الرحمن الرحيم دس كي بسورة فاتحة قشتان لبرتانا سورة فاتحة أخواني أم جاد دعاء سورة فاتحة لركات يكم الدوهما سورتێکی ترشی لەگەڵ ئاخوێنیان چەند ئاەتێکی تر ئەخوێنی بەڵام لە ڕکات سێم و چوارەمە بەس فاتحاکە ئەخوێنی بەس فاتحاکە ئەگەر لەگەڵ ئیمامیشان نوێژت کرد کە لە مزگەوتە ئەگەر بۆت کریا فاتحاکە ئەخوێنی ئەگەر نەیشی خوێنی گوناحبار ناویت مادامای لەگەڵ ئیمامە نەیشی خوێنی ئەیشتوانی هەر نەیخوێنی ئەیشتوانی بەس ئەلحەمدوللەکە بخوێنی نا دوای ئەوەی ئەوتی ئامین ئەمجا ئەلەو نوێژەی وا دەنگ بەرزەکاتەوە بەس ئەو نوێژەی وا دەنگ بەرز ناکاتەوە لێل ئەوای خوێنی ئێستا ئەمەت کرد طبعا شێوازی پایش جووتەکەی يعني ئاوا جووتەکەی تو ڕوویەکەی لە قیبلە يعني جووت ناقەزم بینێتە قەیەکەوە يعني ئاوا پێکانت ئاوا پێکەی يعني هەوڵەدەی پەنجەکانی پێت ڕووی لە قیبلە بێ زۆر پێت بڵاو ناکەیتەوە توازنت تێک بچێ
يعني ئەگەر ئاوا بکەی تەوازنت تێکەچێ و ڕیزەکانیش تێکە دەی ئەگەر بیشینێتە قەیەکەوە هەر هیچ سەیتەرەت نامێنێ وەم لاوە ولایە بۆیە شەرع چی داناوە بە گوێرەی شان خۆت بە گوێرەی شان خۆت ئاوا شانم چەندێکە من ئەوەنەیە پامەوە بینەکەمەوە پەنجەکانی ڕوو لە قیبلاکەم ئیتر ئەوەستم ئەگەر بتوانم بوەستم ئەگەر نەتوانم مدانشتن و ئەمانە ئەوە بۆ نەخۆش ئەوێ ئینشاءڵڵا لە کاتی ترا قسەی لێکەین وتمان الله ئەکبەر سورەتی فاتحامان خوێنا سورەتی قل هو الله احدشمان خوێنا طبعا باشترین سورەت قل هو الله احد طبعا ئەجرەکەی زۆر گەورەیە ئەگەر تۆ لەبەر بێ کافیە الله ئەکبەرەکەی دوای ئەوە ئەچیتە ڕکووعە الله ئەکبەرەکەی ئەچیتە ڕکووعە شێوازی ڕکووع ئێسا ئەلەیرە عەرزی شێوازی ڕکووعتان بۆکە طبعا دووبارە دەست ئاوات نەکرد یعنی دووبارە جارێکی تر الله ئەکبەرەکەی ئەچیتە ڕکووعە هەوڵەدەی پشتت ڕاست بێ هەوڵەدەی پشتت ئاوا ڕاستەکەی و سەیری شوێنی سوژدەکەتەکەی پشتت ڕاستەکەی ئاوا و سەیری شوێنی سوژدەکەتەکەی دوای ئەوە ئەڵێی سەمیع الله طبعا بەقەدەری على الأقل ئەبێ ئەوەنە ڕکووعەکە ببەی بڵێ چیتیایە سبحان ربي العظيم يعني على الأقل نك سبحان ربي العظيم ودم ريكو بليتي آخر ودم ريكو أو الناوي يعني كالله أكبر كد كردو تشوت يسياي أنجا بيجا سبحان ربي العظيم لاي كما كي يكجار أقل بكرة السيجار زور باشا أمجا كوستايتو لحركة ولا جولة بالرياي إن جاء علي سربر زكيتو علي سمع الله لمن حمده أوستي توجه عليك كتر ربنا ولك الحمد نوك وسريعي هەڵسی تەوە ئاوا یەکسەر ئاوا بکەیت و ئاوا بکەیت نە ئەوە لە جوولە ئەو ئاوا ئەکەیت و ئاواکەی ئەوە لە ڕاستیە ئەوە لە جوولە نەبڕیایتە و ئەوە دروست نییە براکانم ئێمە لە هەموو چ شتێکا پەلەمان نییە زەلامی وامانەیە ئەمەنە لەسەر خۆیەتی زۆر هادئە کاسب مثلا وەسای چ شتێکە ئەمەنە لەسەر خۆیەتی حەسوودی پێبێ ئەوەنە لەسەر خۆیەتی یعنی لە هەموو ئیش و کارەکانیە زۆر بە جوانی ئیشەکات لەسەر خۆی پەلەی نییە هیچ بەس کە ئەگاتە نوێژ ئیتر ئەڵێ سبحان الله وەکو شارلی شاپڵێن هەموو جاران ئیتر ئەم زەرامە جوولەکەی سەریع بێتەوە یعنی یەک پەلەیەکێتی ئەڵێ بەس نوێژەکە تەواو بکەم ئەی بۆ یعنی ئەگەر تۆ نوێژەکەت زۆر وەڕێک و پێکیش بیکەی 3 دقە بە 4 دقە بە هەر 4 دقە توقات 4 دقە چ شتە برا هەر 5 فەرزەکە من زەمانەت ئەەکەم بەو شێوەی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەدای بکەی هەر 5ەکەی 20 دقە نابە يعني بس نوێژەکە ئەڵێم ها من باسەوە ناکەم تو بێی بۆ مزگەوت ئەڕۆیتەوە دەست نوێژ بگری يعني ئەمانە ناڵێم بس کردنی نوێژەکە 25 دقە 20 دقە نابە يعني وەڕێک و پێکیش ئێبرا 20 دقە لە 24 سعاتە 20 دقە يعني خوا داوای 20 دقەت لێکە بۆ خۆتیشە بەخوا یەکەم جا خۆت ئیسفادەی لێکەی یەکەم جا خۆت ئیسفادەی لێکەی من پرسیار لە ئێوە ئەکەم طبعا الصلاة بويا ناونرا صلاة يعني بيوندي إسا خزميك مسؤولة ودس باشي الرواو أمانة بيت اجيت كات فلان تو أو الرقم تلفونك من بالالات به أم تلفون داي ناخم بس جنكم أيزانه تو داي ناخم قد شو روش بردوام هي حركاتي کێشەیەکت بۆ دروزوە لە هەر شوێنێکە تەگەرەیەکیان خستە بەردەمت یەکسەر تەلەفۆنم بۆ بکە یەکسەر تەلەفۆنم بۆ بکە توخوا تو کاتێ تەلەفۆنی بۆ بکەی حەزەکەی تەلەفۆنەکە داخی هەر حەزەکەی قسەی وەلا بکەی ئەوەنە پیاوەتی بۆت کردو ئەوەنە ها لەگەڵ تاو تێگەی و حەز بچووکترین کێشەشت بێت هەوڵەدەی تەلەفۆنی بەس وتێتی بێتاقەت ناوەم لێت ها دوایی ئەگەر بۆم نەکەی گلەیت لێکم بەخوا
زۆر بە گەرمیەوە تەلەفۆنیشی بۆکەین و حەزی شەکەی قەت تەلەفۆنەکە دانەخرێ مادام ئەوە پیاوێکی باش ئەوە یارمەتیمانەدا بە تەشبیه نەبێ تۆ ئەوە پەیوەندی خوایە لەگەڵ تۆیە خوای تەعالا ڕقم تەلەفۆن و مەلەفۆنیشی بۆ دانەناوە جیهازێکی مباشر وإذا سألك عبادي عني اگر عبدەکانم پێتیان وت ئەی محەممەد خوا لەکوێ یان خوا چۆن جوانمان ئەداتۆ یان چۆن پەیوەندی بەخواوە بکەین تۆ بڵێ فإني قريب پیان بڵێ من زۆر نزیکم أجيب دعوة الداعي إذا دعاني تۆ تەلەفۆن بکە بۆ خوای گەورە پەیوەندی پێوە بکە والله یەکسەر وەڵام تەداتەوە یعنی ئیتر پەیوەستی بە هیچ نییە بۆیە پەیوەندیت لەگەڵ خوایە با قایم بێ و هەوڵدە نوێژەکان نوێژ ئەساسەکەیە نوێژ ئەساسە ئەو کەسانەی کە زۆر نوێژیان مەزبوطە لە هەموو کەسێ زیاتر مرتاحن خەڵک هەبووە ئەمەنە نوێژ کاریگەری لە ژیانی کردووە هیچ کێشەیەکی نەفسی نەبووە لە ژیانیە لەبەرەوەی نوێژ لە شوێن خۆیان بیکەی کێشە نەفسیەکانت هەمووی حەلەکە هەمووی چارەسەرەکە جا لەبەرەوە خۆشەویستەکانم پەلە مەکەن ئەمجا کە لە ڕکوع سایتەوە سەمیع الله لمن حەمیدە ئەوە نەبووە سەوە بڵێ ڕەبەنا وەلەکە الحەمد دوای ئەوە الله ئەکبەرێکی تر بکە و بچوە سوژدەیە بەڵێ من باسی بەس ئەمە بە پەلە حەزم کرد بۆ کەسانێک هەیە لەبەری ناکرێ ئێستا بۆیان بەڵێ ذکری زیاترەکەی تۆ ئەتوانی لە ڕکوع کاتێ دوعاکەی بڕێ دوعای ترمان هەیە ئەلەوەیە کاتێ وتمان سەمیع الله لمن حەمیدە ڕەبەنا وەلەکە الحەمد حمدا كثيرا طيبا مباركا فيه يا علي ملء السماوات وملء الأرض وملء ما شئت من شيء بعد أهل الثناء والمجد أحق ما قال العبد إنا كن لك عبد زورة بس تو أواني خلق إسمام حاجي مثلا أواني فرزك أواني جبجك دعاي وكردي أوانا لقل خوايا باسك لدعا كانيا دعاء وأتشيت السجدة طبعا السجدة زور قرنقا مهمترين ركني نش سجدة مهمترين كي لبر أو السجدة أبي اهتمامك زوري بيبدن بيغمر صلى الله عليه وسلم أفرمي السجدة أبي لسر حود أندام بيبي لسر حود أندام أبي سجدة ببي نابي السجدة هروا بآساني بويا كاتي أشيت السجدة طبعا عند العلماء الين بدسا شي خوي بدسا باشترا بلا تشوكت لبروي ازاريش بتشوكت نقي والسنه اوي كزياتر سنتك حديث كان صحيحه بدسا بشو من تجربه كردو ببيات شوما طبعا حديثه لسري بس حديث كان توزق سيله سرا وبدسي شاتشوما بتشوك ازاري تشوك ادا بس بدسا بشي ازارت نيه لبان كاشي نيوش بكي لبان هرشي نيوش بكي ازارت نيه بويا بدسا بشو باشترا كتشوت السجديه امجا هول بدا هر حود اندامكي سجدت لعرزابي اندامي يكم تويل لقل لوت اما اندامي يكما تويل لقل لوت اما يك ناو هردو لپت اوا دزدامنا اوا بيچقنا زاويه تمام با ناو هردو لپت پنجكان درو لقبله بي ايه هردو قرناسكت چێژن هەردوو قورناسک ناوی هەردوو قورناسک دەبێ بەرز بێ بۆیە خۆشەویستەکانم ئەمە غەڵەتێکە زۆرێک لە مسلمانان ئەیکەن قورناسک خەنە زەوی نابێ ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ هەردوو ئەژنۆت چوار و پێنج هەردوو پەنجەکانی ناوی زگی پەنجەکانی پێت ئەبێ لە زەویا بێ زگەکەی یعنی ئاوا ڕووی بکەوە قیبلە بینەقەی یەکەوە باشترە لەبەرەوەی ئێستا کەسێک ئەگەر سوژدە بووە ئەگەر پای بڵاوە کاتۆ خۆش نییە هەر جوان دیار نییە بەس کە ئەیخاتە قەیەک زۆر جوانە بیخە قەیەک و ئەوە سوژدەکە بەو شێوە و لە سوژدەی شابڵێ بەتەمامم ئەلەوەیە سوژدەکەتان بۆ ببەم وتم با دیار بێ لە هەمووتانە بەس دیارە سەماعەکان دوورە و دوای قسەکان دەرناچێ دوای ئەوە سوژدەت برد طبعا وتمان ئەوەنە ئەوەستی لە سوژدەکەشە تا ئەڵێ چی سبحان ربي الأعلى ئەمجا وبحەمدیش بکەی باشترە و دوعای تریش هەیە بەس هەر ئەوەنە جارێکان کافیە
ئەم جالەوەدا هەڵەسی تۆ لە بین هەردوو سوژدەکەیە ئێژی چی لە بین هەردوو سوژدەکەیە دا ئەنشیت پای ڕاست ئەچەقێنیت و پای چەپ دەخەیتە ژێرت ئەم پاچەقاندنە ئەگەر کەسێک نەیتوانی کێشە نابێ پاچەقاندنەکە خۆی ئەسڵ وایە پا بچەقێن ڕووی لە قیبلە بکەی پای ڕاست پایەکیش ئەخەیتە ژێرت پای چەپت ئەخەیتە ژێرت دا ئەنشی لە بانی کە دانشتی لەسەری ئەڵێ چی لە جوولە ئەبڕێ پشت ڕاستە بێتەوە ئەڵێ چی ئەڵێ ڕەبی اغفر لی ڕەبی اغفر لی خوایە لێم خۆش بە خوایە لێم خۆش بە دوو جار ئەمە کورتەکەیەتی دوای ئەوە ئەمجا ئەڵڵاهو ئەکبەرێکی تر ئەکەی ئەچیتە چییە ئەچیتە سوژدەیە عینەن سبحانە ڕەبی الأعلا دوای ئەوە جارێکی تر سەر بەرزەکەیتەوە ئەتێتە ڕکاتی دووهەم کێ پرسیارێکی هەیە طبعا من تحياتكم نبي شو يقدق خبات بس تحياتكش بكم لاخيرا كدا انشي بو تحياتي يكم اگر دور كاتب ونيوجكان يان شوار يان اگر دور كاتب يان تحياتي يكم اول حر اول بايك تخيت جيرت باي تشابت وباي راس اتشقيني اگر التحيات اخويني طبعا تحيات الله التحيات وتحيات سيو شو نوعي هي بس اويك زيادة مشهورة ويملا برمان كردوا التحيات لله والصلوات والطيبات السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد طبعا صلوات نوع تريشي هي أما يكيك لنوع كانتي كعرزم كل حديثة بدو سي نوع هاتوا دعاء والسلام أديتو بلاي راستا يجي السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله لكاتي تحياتي شا دسي راست ئاوا ئەگری دەستی ڕاست ئاوا ئەگری بەم شێوازە پەنجەتیش ئاوا بەرزەکەیتەوە دەستی چەپیشت ئاوا ئەگری ئەیخەیتە سەر ڕانت ئەیخەتە سەر ڕانت طبعا لە تەحیاتی دووەمە تۆزێک لار ئەبیتەوە لەسەر سمتت دانشی ئەوە تەفاسیلی هەیە و باشیش وایە دوو شێوازمان هەیە بۆ پەنجە جوولانەوە یعنی پەنجە بجوولێنیتەوە یان نەیجوولێنیتەوە طبعا دوو حەدیثمان هەیە حەدیثێکیان ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیجوولانێتەوە كان يدعو يعني دسي كان لا يحركها پەنجەی نەوجوولانێتەوە ئاوا ڕووی کردووە لە قیبلە تر هەنێ برامان هەیە مثلا وا ئەزانێ پەنجەکە ئەبێ ئیلا لە ئاسمان ئاوا بەرەو ئاسمان بێ هەنێ کەس ئاوا بەرەو ئاسمانیەکە بەس خۆی ئاوا ڕووی لە قیبلە ئەکەی ئاوا ڕووی لە قیبلە ئەکەی بەرەو ئاسمان نییە ئەمە بەرەو ئاسمان نییە ئەمە ڕووی لە قیبلەیە جا ئەوە غەڵەتێکان یە کەسێکە ئاخر ئەوەی سەباسیەکەم حەدیثێکمان هەیە نایجوولێنێ ئەمە کۆمەڵێ لە عولەما وەریان گرتووە حەدیثێکیشمان هەیە پەنجە ئەجوولێنێ ئەوە ئەسڵی شوایە پەنجە جوولانەوەکە علەما ئەفەرمن پەنجە جوولانەوەکە ئاوایە یعنی جوولانەوەیەکی کەمە کە علامەت بێ لەسەر ئەوەی کەواهینەکە بەڵام ئیتر هەیە مەسەلەن بۆ نمونە لە جوولانەوەکەیە مەسەلەن ئاواکە هەیە ئاواکە ترەوە ئەمێنتۆ سەر طەبیعەتی نەفەرەکان بەس ئەوەی کە لە سونەتەکەی هاتووە جوولانەوە هەیە و نەجوولانیش هەیە هەردیشی کێشە نابێت ئین شاء الله تعالى پرسیاری ئەو برا بەڕێزەم خوای تعالی تەمەنی درێژکە لەسەر ئەوە بوو کە گوێچک بۆ دەستنوێژ طبعا گوێچک بۆ دەستنوێژ لە لای ئیمامی شافعی بەڕەحمەت بێ و کۆمەڵێکی تر لە عولەما ئەڵێن سونەتە بەس لە لای هەندێک لە عولەما ئەڵێن واجبە بەس نەک فەرز یعنی چونکە واجبی لای ئەو عولەمایانە یعنی سنت تقریبا ئەتوانین بڵێن سنتێکی زۆر مؤکەدەی لە ئیمامی شافعی ناڵێن یعنی ئەگەر کەسێ گوێچکی نەشۆرد دەستنوێژەکەی بەتاڵە نە ئەڵێن ئەلئوذونانی من الرأس ئەڵێن گوێچک بەشێکە لەسەر
يعني لبر أو واجبة لقل سراكات مسح سركي أي بيت بشتو إيتيري توا يوتشكشي لقلها مسح بكي أصل وايا وابد يوتشكش لقلها مسح بكي باشترا لبر أوي ترسيك هيك واجب به إنسان تطبيقي بكا باشترا مالا قربان پنجەی دەست و پاش ئەبێ بشور واس خۆی ئەبێ ئاوا بکەیت تەخلیلی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ وخلل بين أصابع اليدين والرجلين تەخلیلی کە یعنی ئاوا پەنجەکان ئاوا هینیکەی و پەنجەی چەپتیش بینی پەنجەکانی پێتیش بکەی خۆی ئەسڵ وایە ئەمانە بکرێ نابێ کاتێ دەست دانا ئاوا بکە بۆ ئافرەتیش هەر نایە قوڕناسک بدا لە زەوی لە ڕاستیە غەڵەتە ئەگەر بەس ئافرەت تۆزێت ئاوا خۆی تۆزێ بۆ پیاو طبعا پیاو ئاوا ئەیکاتەوە دەسی ئافرەت عولەما فەرمن تۆزێک ئاوا ئەگینا خستنە زەوی نییە نابێ نە پیاو نە ئافرەت نابێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری کردووە قەدەغەی کردووە بە گشتی بۆ پیاو ئافرەت ئەفەرمێ وەکو سەگ مەکەن سەگ کاتێک دائنشێ ئەمە ئەخاتە زەوی ئێوە وا مەکەن یعنی بڕێت چ شتەیە تەشبیهی حەیواناتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەوانە مەکەن ئەفەرمێ سوژدە وەکو کەڵەشێر مەبەن ئاوا سەریع و هەڵیگرێتەوە ئەفەرمێ وەکو حوشتر مەچنە سوژدەیە یعنی بەلەوە دەست بوون ئەمجا چۆک ئەفەرمێ وەکو سەگ مەکەن ئەم ناوەتان بخەنە زەوی مەیخەنە زەوی وەکو ڕێوی مەکەن لە کات نوێژە هانێ کەسێ وەکو ڕێوی واکە ئەوە ڕێویانەیە ئەوانە ئەوانێ کەسێ کاتی نوێژەکە ئاواکە چاوی ئاواکە جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیوە کە ڕێوی مەکەن و یەک شتێتریشی وتووە کێ ئەزانێت یەک تەشبیهی تر لە نوێژە هەیە بە حەیوانێکەوە ئەڵێ وەکەوە مەکەن دەی یا ئەفەرمێ وریا بن وەک ئەوەتان پێنەیە پژیرە نییە با ئەو پیاوە ڕاستەکە ئافەری بکە حاجی گوێ درێژە گوێ درێژ ئەفەرمێ وەکو گوێ درێژ مەبن وەکو گوێ درێژ ئەفەرمێ سەرتان بەر لە ئیمان بەرز مەکەنەوە لە نوێژی جەماعەتە خوا پەناماندا ئەڵێت ئینسان کاتێ بەر لە ئیمام سەر بەرز کاتۆ بترسێ کە سەری بێتە سەری گوێ درێژ ناوەکارم خۆی گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ئیسلاحمان بکە والله إمام حنفي نما عيسى إمام حنفي وفاتي كردوا كاك ميرزا خواهي قورا لقناحة خوش بين إن شاء الله ولقناحي قشتمان سنتي في غمس صلى الله عليه وسلم دو شوازة إتر إمام كان لبيني خويانا هريك وشوازة كي بردوا إما خومان زياتر تقريبا أوا فنجوا أقرين هر لأولوتا أخير لكاتي شاهدمانا برزيكيتوا يان لكاتي دعاكيتا أخير برزيكيتوا هنيا كسي هر لأولي شو برز كردنوكا لأولوتا أخير آواكا إمام الشافعي هردو حديثة كي بردوا إمام الشافعي أفرميوا إمام أحمد عليه الله كان إيجوليني توا لا الله كان إتنا ما كيشن أبي إن شاء الله تعالى وهم السنة وينك